دیارە ئەمڕۆ دکتۆر سەروەر قاسم پسپۆری جوانکاری فوکوددان لە هەولێرەوە هاتووە و ئێستا لە ئاستۆدیۆ لەگەڵمانە ڕاستەوخۆ خۆشویستان لە تۆری دۆمی ئەمڕۆی بیان بەش کوردستاندا باس لە جوانکاری پوک و نشتەرگەری پوک بەگشتی دەکەین هەندێک جار بەهۆی جوانکاریەوە پەنا بۆ نشتەرگەری پوک دەبرێت و هەندێک جار بەهۆی هەندێک گرفتی ترەوە دیارە تۆری دۆمی بیان بەش کوردستان تابەت دەبێت بەما ئەو کامەژن پێک لەگەڵ دکتۆر سەروەر قاسم پسپۆری جوانکاری فوکوددان دکتۆر بەخێراتی بۆ سلێمان و دواتر بۆ ستۆدیۆکەی ئێمە زۆر سپاس بەینتان باش دکتۆر یان یەکەم پرسیار لەوە دەست پێ دەکەم ئێمە زۆرجا گرنگی بە جوانی دانمان دەدەین بەڵام زۆر گوێ بۆ ناین بڵێن ئێمە ڕێگی ددانمان لە نێو پوکماندایە دەپرسم گرنگی پوک چییە و هەروەها ئەرکی چییە لە پاراستنی ددان بە شێوەیەکی گشتی چارەسەرەکانی دەن دوو جۆرن چارەسەریە پێویستەکانە وەکو ئازار شوێنەکان یان نهێشتنی ئازار و ئەوەی بەشی دومیشی وریتە لە جوانکاری جوانکاری ناوەکی زۆر گژیرە هەم جوانکاری ددانیش دەگرێتەوە هەم جوانکاری پوکەش دەگرێتەوە بۆیە زۆر جار هەیە ئێمە گوێ بە تەنها بە ئەوە دەدەین کە ڕوخساری دانەکە و ڕووپۆشی دانەکە جوانکەی بەڵام بیر لەوە ناکەینەوە چۆن شێوازەی جوانتر بە پوکە بدەین چونکە خەڵکی ئاساییمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کوردستان و عێراق زۆر جار چەند حاڵەتێکی زۆر باو هەیە ئەویش کە پێکەنینی بە پوکە بە وشە ئینگلیزیەکە پێرن گەمی سمایل واتە کاتەکە و چارەخواست یان هەر حاڵەتێکە زەردەخەنە دەکات پوکانی بزیاتر بە دیار دەکەوی ئەوە شۆ دەکات هەر بەر شێوەیەک بە هەر مادەیەکی گران بەهاش ڕووپۆشی بکەی ئەو جوانیە بەدەست ناگەینی بۆ ئێمە پێناڵێن چارەسەر بکە وەکو پلانێک سەیری بابەتەکە دەکەین بە شێوەیەکی گشتی دەبی چارەسەری هەم دانەکە بکرێت هەم پوکەکە باشە دکتۆر هەندێک گرفت هەیە کە تووشی پوکەکانمان دەبن ئەو گرفتانە چینکە پێویستە یاخۆت دەکرێت بە نەشتەرگەری چارەسەر بکرێت بەڵێ گرفتەکان زۆر وەکو باسم کرد دوو شێوازی هەیە ئەوانەی کە لە کاتی زەردەخەنە پوچیان زۆر بە دیار دەکەوی دیارن تورباسی نەخۆشیەکان دەکەم نەخۆشی تووشی پوکمان بێت دوای ئەوە نەخۆشیەکانی پوک ئازاری ددان ئەوەی ڕوشانی دابەزینی ئاستی پوک یەک لە نەخۆشە باوەکانە ئەوەش لە ئەنجامی ئەو کەمتەرخەمیە کە هەر چارە خوازێک لە کاتی ڕۆژانەی بەکارهێنانی فڵسە و معزوم بە شێوەیەکی گشتی و ڕێک وەشوادە کلسی دانەکان پوکەکە زۆر ئازیێت بدەن چونکە ئەوەی بۆ بەرچاوڕوونی هەموو هاوڵاتیان ئەوەیە کە کلسی ددان مادەی بێگانەیە لە ناو لەشی مرۆڤ هەر کاتێک لە دانەکە دەنیشی پوکەکە زۆرێک لە فۆبیا و ترس پەیدا دەکات بۆیە تووشی دابەزینی پوکەکە دەبیت ئەوە شۆ دەکات بەشەکی شاردراوی ددان بە دیار بکەوی ئەویش ڕەجی ددانە واتە ئەگەر ئەو کلسەلا بین هەم پوکەکەمان لە دەستدا ئاستی پوکە دابەزی ئەو یەک دووش تووشی هەستیاری دانەکان بووین چونکە ڕەجی ددان ڕووپۆش نەکرای بە مادەی مینە چونکە ئەمە دانەکانمە بە مینا و ڕووپۆشکرایە بەشی یەکەممان مینە بەشی دومان عاجە بەشی سێممان دەماری ددانەکەیە بەهۆی مینای دانەکە تووشی کێشە نابین چونکە ساردی و گەرمیەکانمان تەواو پارێزبەندی بۆ دەکات بەڵام ڕەجی ددان ئەو تەبقی لەسەر نییە و بە هەمان شێوە کاتێککە پوکەدا دەبەزدی ئاستی سکالۆپشەی شێوازی ڕیزبەندی پوکەکە لەگەر دانەکان شێوازی شنیاشین دەبی زۆر زایشوە دەکات ئەمن کە ئەو ئێسکەی ژێر پوکەکەی تووشی داڕوخان ببی و ددانەکە تووشی لە ناوچون دەبی لە داهاتوو باشە دکتۆر کاواتە چەند جۆر نەشتەرگەری هەیە بۆ پوکەکانمان ئەنجامی بدەین چەند جۆر هەیە بۆ نمونە هەندێک کەسەیە پوکی دەبرێتەوە بۆی ددانی گەورەتر دەرکەوێت هەندێک کەسەیە پوکی ڕەنگەکەی گۆڕاوە یاخود ڕەشە دەوێت پەمەی باوی بکە بەڵ وەکو سەرتا باسم کرد شێوازەکان بەگشتی دوو زۆرن ئەوانەی کە پێویستیان بەوەیە کە کێشەشیان یان ئازاریش تایبەتیان هەیە بەوەی کە پوکەکەی بۆ چاکەوە نەشتەرگەری بۆ بکەی ئەو شوێنانەی کە ڕەجی دانەکە بە دیارکەتیە ئەو شوێنان دووبارە بە گۆشت بە پوچی ددان ئەویش بە هەرگرتنی پارچەیەک لە شوێنی تایبەت لە مەڵاشوو و دانانی ئەو پارچە گۆشتە بە شێوەی گرافت لەو شوێنە ئەوەکو چارەسەرێکی زۆر پێویست ئەوانەی کە ساردی و گەرمیانە یان زۆرێک لە هەستیاری دروست دەکەن و ئەوەی دومیش کە بڕێست باس کرد لە ناو چوارچێوەی جوانکاریە وات بۆ نمونە کە کەسێک دێ کێشەی نییە دابەزینی پوچی نییە بەڵام پێویستی بە هۆڵی وسمایلە پێویستی بۆ ڕووپۆشکردنە مادەی ڤنیر ئەوەی کێستا زۆر باوە لەو سەردەما دەبی چەند وێنەیەکی فۆتۆگرافی بگیرێ چونکە ئەو کەسەکە بۆ دکتۆر لە کاتی لەگە دکتۆر قسەی دەکات ئەو پێنج خولەکە ئەو دەخولەکە دانیشتێکی زۆر ڕسمی ئۆفیشەڵە تۆ ناتوانانی هەڵسەنگانی تەواو بکەیت لەوانەیە ئەو خاتونە یان ئەو کاکە بڕێزە لە بۆ کەس یەکەمی ژیانی بە شێوەیەکی بەربڵاوتر و جوانتر پێ بکەنی بۆ ئێمەدا من داوا لە سارە خوازانمان دەکەین زیاتر لە چەندین فۆتۆگرافی من و هاوپیشەکانیشم چەندین فۆتۆی جیاواز دەگرین لە چەند کۆڕنێکی جیاواز
بە تا ببینین ئەو چارەخوازە پێکەنینی چۆنە کاتێک دەبینی بە زاردەخەنە بە پێکەنی مامناوەند بە پێکەینێکی هیستریا کە پێ دەکەنی دەبین پوکەکەی زۆر دیارە ئەو کاتی پلانی ئەوە دادنین لە ڕێی بەرنامەی تایبەت بەناوی دیجیتال سمایل دیزاین واتە بەرنامەکە هەم شیکاری بۆ دەموچاو و بۆ ڕەنجی پێست و بۆ ڕەنجی قژ و چاو دەکا هەم ئاستی ماسوولکەی لێوی سەر و خوارەوە دیار دەکا ئەو شێوازە پوکەی کە زۆر دیارە پێش ئەوەی دەستکاری دانەکەی بکەین دەبی یەکەم جار دووبارە دیزایانی پوکەکە بکەین لابردنی پوکەش زۆر ڕێگەی جیاوازەیە یەک لەوانە کە ڕێگەی زۆر باوە بە لەیزەرە کە لە ڕووی تەندروستی ڕێگەیشی زۆر زۆر گونجاوە چونکە خوێنبەربوونی تێدانە و بە هەمان شێوە دەتوانی کۆنتترۆلی 100% بەکتریا بکەیت چکە شێوازی گەرمیە و ماوەی چابوونەوەکەشی زیاترە وەروها شێوازی دیکە شەیە ئەوەی کە بەکاردێ بە بەکارێنانی شەفری تایبەتی نەشتەرگەری جوانکاریەکان بتوانی ئەو زیادەی لا بی بەڵام بڕەکەی زۆر کەمە تکای وەکو بەرچاوڕۆنی لە بۆ هاوڵاتیان دەستکاریکردنی پوک دەستکارێکی زۆر زۆر هەستیارە لابردننی واتە نەگەڕانەوەی ینی جارشکە ناگرێتەوە کەوات ئەگە پێویست بوو لای ببەی دەبی پلانێکی جواندانەی فۆتۆیەک دۆکیومنتێکی باشتەبی ئەوزە بڕیار ئەوبەی کەدابی وا باشتەیشە وا باشتەیشە لۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان ئەو کەسێک کە نەشتەرگەری پوودەکە پسپۆربی لە نەشتەرگەری پوک باشە دکتۆر کاواتە هەندێک جار هەیە کەسانێک پوکیان ناڕێکە لە جانێکیاندا پوکیان بۆ زۆر بۆ خاتۆتە خوارە و دانێکیشان زیاتر بۆ سەرەوە ئێوە بەپێی ڕێگی ددانەکە بەپێی تەندروستی ددانەکە چۆنێتی جوانکاری ئەو ددانانە دانن بۆ نمونە پوکە زیادەکە ئەوەی کە درێژتر زیاتر هاتوتە خوارەوە دیبڕن یاخۆ بۆ ئەوی تری زیاد دەکەن بەڵێ بە شێوەی گشتی ینی زۆر کەزار چارەخواست داوای ئۆلیسمایل دەکا ئێمە بۆی ناکەین چونکە لەوانەیە مینەی دانەکەی زۆر جوانبی ڕەنجی دانەکان زۆر جوانبی چکەوەکو بەرچاوڕۆین لۆ بەڕێزت چارەسەری ددان یان چارەسەری پزیشکی بە شێوەیەکی گشتی وەکو پەیژەوەیە تۆ دەبی لە پەیژەی یەکەم پاز نەدەی بۆ پەیژەی پازدە دەبی بە ستێپ لەگەڵ ئەو چارەخوازی بڕۆی لەوانەیە ئەو چارەخوازە تەنها بە شوونەکی دان ئەو هەدەفەی بپێچی ئامانجەکەی ببینتە دی زۆر جاری شێت تەنها لە یەک ددان یان لە دوو ددان ئاستی پوکەیان نزمە یان بەرزە کەواتە ناکرێ ئەمە کە باس نەشتەرگەری جوانکاری پوکمان کردن هەموو دانەکان ببڕین نە وەکو بۆ بڕستم باس کرد دۆکمنتیشن و فۆتۆ زۆر میمە چکە زۆر جاری دەستکاری ئەمە یەک ددان دەکەین زۆر جوانەیە سەحری جوانیەکەی لە دەستکاریەکی زۆر کەمە دایمەن ئەمە لەگەر ئەو بنەمایی دەڕۆین کەمترین دەستکاری زۆرترین ئەنجام بۆیە لەوانەیە بە شوشنەکی دان یان بە سپیکردنەوەیکی لەیزەر یان تەنها بە نەشتەرگەری جوانکاری پوک ئەو کەسە ئەو ئامانجەی کە لە خەیاڵێتی و ئەو پێکەینەی کە لە هزریتی دەتوانین بیپێچی باشە دکتۆر کەسانێک جگەرە کێشن یاخود بە هەر هۆکارێکی تر ڕەنگی پوکیان دەگۆڕێت تۆخ دەبێتەوە ڕەش هەڵدەگەڕێ زەرد هەڵدەگەڕێ دەمێ بپرسم ئێوە لێرەدا چی چۆرە جوانکاریەک بەکاردێن بۆی ڕەنگی پوکی مەیلۆپەمەی پێم وایە جوانتر ئێستا ناو خەڵکدا باوە بۆ ئەوی بیکەن بەوە وەکو چارەسەرێکیش بەدیسان بەتایبەت لە وڵاتی ما بەهۆی ئەو بەرکەوتنە زۆرەی خۆر وا دەکە کە خانەکانی میلانین کە بەرپرسە لە ڕەنجی پێست و چاو لە ڕەنجی قژمان و بە هەمان شێوە لە ڕەنجی پوکمان توش حاڵتێک دەین پێدەین پیگمنتیشن واتە بەلەکەبوون لەکەی ڕەش پەڵەی ڕەش لەسەر پوکە دیار دەکەی زۆر جاریشەیە چارەخواست تووشی ئەو دڵەڕاکەیە دەبی کە خوانە خواستە تووشی زۆرێک لە شێرپەنجەیان حاڵتەش نەخوازراوە بەڵام ئەوە زۆر ئاساییە ئەوە ئاکتیڤبوونی و چالاکبوونی زێدەڕۆی خانەکانی میلانینە واتە بەس لێری یەکەم ئەو توێژاڵی سەرەوە پوکەکە تووشی ڕەشبوون بووە ئەوش بە پێی نەشتەرگەیش تایبەت بەلابردننی کەمتر لە 9 ملیم بگرە چەند لە 9 ملیمیش کەمتر بەس لێری سەرەوەی پوکەلا دەبین دەتوانی پاش هەفتەک دەبینین ئەنجامەکی زۆر جوان هەیە و پوکەکی زۆر پەمبەی وەردی نەخۆشەکە هیتی و بە خۆشحاڵیەوە ئێستا لە کوردستان زۆر هاوڵ پیشە و پسپۆری تایبەتمان هەیە کە ئەو نەشتەرگەری زۆر بەسەرکەوتوی ئازامنە باشە دکتۆران دەجار پوکی کەسانی تریش دەبین بۆ منە پوکێکی لاوازیان هەیە وەکو بڵێ خەتی ددانەکە ڕێکی ددانەکە هەندێک جار بەرەو دەرکەوتنیش دەرچێ هەندێک کەسیش پوکیان بڵین ئەستورە هاتوۆنە بڵێن تۆزە پوکیان قەڵەوە کامنی زیاتر لای خەڵک خواستی لەسەر و ئێوە ئەگەر هەر شێوازێکیان بێ چۆن ئێوە بۆیان چارەسەر دەکەن و جوانکاری بۆ دەکەن زۆر جار وەکو گاڵتە کە نەخۆشەکانم کێشان هەیە لە پوکولەوە
دەرێت دکتۆر پوکم بۆ چێشەم هەیە دەرێم ئەوە ئەو پرسیارە دەبی لە باوانت بکەیت ئەو پرسیارە عادیمەنیە چونکە بۆ ماوەی زۆر ینی زۆر کاریگەریە بەڵام ئێمەکو ئەوەی لەسەر ئەو نەزەریەی نسبی دەڕۆین ڕێژەیە واتە بۆ ماوە دەوری هەیە شوشنیدانەکان شێوازی ژیانت ستایلت خواردنەکانە زۆر دەوری هەیە هەر شێوازێک بێت تازە ناتوانێت و ئەو بگۆڕی ئەو قانونە باشە ئیدی بەڵام شێوازی چۆن تەعامل لەگە حاڵەتی تایبەتی خۆت دەکەیت بۆ نمونە چارەخوازێک کە بووکەی زۆر تەنکە زۆر هەستیارە زۆر خوێنی لێدێ دەبی هەموو ئەو پێکاتانی کە لە هەویرەکە یان لە فلسەکە یان شێوازی شوونەکە هەموو یارمەتی دەربن هەتا پووکەکە زیاتر بەرگە بگری بۆ نمونە وەکو نمونەیەک وەکو بەرچاوڕۆنی لۆ بەڕێست و بینەران ئەوانەی کە هەستیاری دانیان هەیە پێویست ناکە ئەو هەویرانە بەکاربین کە بۆ سپیکردنەوە بەکاردێت چونکە بەهۆی بوونی مادەی سپیکەرەوە و هایدرۆژنی پێرۆکساید وا دەکە هەم پووکەکە تووشی ئازار ببی بە هەمان شێوەش هەستیاری دانەکەی زیاتر ببی و وەکو ڕێنمایش ئەوانی کە پوچیان زۆر لاوازە پێویستە هەو هەویرانی کە لە فارمەسیەکان هەیە گرنگی بۆی بدەن لە کەسی پسپۆر یان کەسی دەرمانساز بپرسن ئایا ئەو هەویرە بۆ نەخۆشەکانی پووکە چونکە ناکرێت چارەخواست لە مارکێتێک یان لە فرۆژگایەک هەویرەکە بکڕی ئەوە زۆر گرنگە چونکە ئەو شتەکە ڕۆژانە تۆ بەکاردێنی ئەگەر ئەو ڕۆژ ئیفەکتەکەی زۆر کەمبی کاریگەری کەمبی بەڵام بە کۆمەکبوونی ئەو کاریگەریە لە داهاتوو کاریگەریی خراپتری دەبی باشە کاوتە دکتۆر هەندێک جار هەیە پووک دەبینین ڕەنگی زۆر سوورە یاخود پەڵەی سووری زێدایە ئەمە هۆکارەکەی چییە چون ڕوانکاری بۆ ئەمە دەکرێت و چارەسەر دەکرێت هەبوونی پەڵەی سوور یان سووربوونەوەی پووک ببوورە بە هیچ شێوەک نابی پووکە لە نەشتەرگیری بۆ کرێ هەتا ئەو حاڵتە هەتا هەموو هەوکردنەکە دادەبەزی بۆیە نەشتەرگەری پووک یان دەستکاریکردنی ددان بە هەر شێوازێک وەکو بەس لە حاڵتی زۆر پێویست لی دەرچی کە هەبوونی ئازارەشی زۆر ناخۆشە بە هەموو شێوەک ڕەت دەکەینەوە تا هاوکردنەکە تەواو دابەزی وەکو بەرچاوڕۆنیش ئەگەر بتوانانی بزانی پووکەت ئایا تەندروستیانە وەکو ڕووکەشی دەرەوەی پرتەقاڵ وەکو کوندارە ئەین پووکەکەت هەست دەکەی کە هیچ جۆرە هەوکردنەی نییە خوێنی لێ نایە و ئەگەر زۆر دیقەت بی ئەتوانی تەمەشاکەی وەکو ڕووکەشی دەرەوەی پرتەقاڵ پووکەکەت وایە ینی گۆشتەکەت تەواو پاکە باشە دکتۆر هەندێک جار کەسانەکەن دانیان بچووکە دانیان بچووکە لەگەڵوانە پووکیان تەندروست دەردەکەوێت لێرەدا ئەگەر داوای ئەوە لە ئێوە بکەن کە پووکیان بۆ بڕنەوە بۆ ئەوەی ددانیان گەورەتر دەربکەوێت وەکو شێوەی کەروێژی پێم وا بە پێی ئەوسرێت لێرەدا ئێوە چ ڕێکارێک دەکردنەبەر ئەمە ئەو لە بیر نەکەین کە نەشتەرگەری پووک زۆر وابەستەیە بۆی کە کۆمەڵێک پشکنین بکرێت و بە تایبەتیش کۆمەڵێک تیشتی تایبەت هەیە بژیرێت چونکە ئێمە ناتوانین پووکەکە ببڕین ئەگەر نەزانین چ لە ژێر پووکەکەیە چونکە زۆر جارە لە کاتی بڕینەکان دیتیتمان لە چەند حاڵتێک هەتا لە ناو کلینیکانی خۆشمان ئەوشتەها ڕوودەدا زۆر جارەیە ئێسکی دانەکە بە دیارکەتیە ئەمەش حاڵەتێکی دیکەی ئەدڤانسترە باڵاترە واتە ئەو کەسە ئەگەر دانەکەی زۆر بچوک بوو لە شێوە لە قەبارە لە ناڕێکی پێویستە ئەمە دانەکەی گەورە بکەین یان پێویستە بە شێوەک دەستکاری بکەین کە جوانکاری بۆ بکەین بەڵام لە حاڵتێک کە تو لە ناو نەشتەرگیریەکە ئەو بەشە پووکە هەڵدەدەیەوە دەتەوێت چارەسەری بکەیت دەبینی بە شێوەی بڕەشی زۆر ئێسکی لەسرە واتە نەشتەرگەری پووک ناکاتە بەستەنها لابردنی پووک دەکاتە زۆر جا دەکاتە لابردنی ئێسکەکەش زۆر زارشێت تووشێ حاڵتی دەبین بە ناچاری پێویستە دەمابڕین بۆ دانەکە بکرێت ئەوەش ینی ئەوکو بەڕێستم گوت کە پلانێکی تۆکمە و پێویستی بە تیشک و چەندین زۆر پشکنین تایبەت هەیە تا بگەینەوەی کە پلانێکی جوانانی لۆ دکتۆر لەم حاڵەتانی کە باس کرد هەروە حاڵەتێکی ترێکەوە بکات ئێوە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری بۆ پووک ناچاری ئەوە بن کە دەستکاری شێوەی ددانەکەش بکەن لە کەسەکەدا بەڵێ ئەومان لە بینەتی هەر کەسە کە جوانکاری دان دەکات چار خاڵ لە هزریتی چار کێشەی تایبەتی هەیە واتە هەر بینەرێکی بەڕێزتە کە گوێ لێمانە دەکرێت ئەگەر چار خاڵی لاوازی هەبوو دەکرێت جوانکاری بکە و مافی ڕاوی خۆیتی ئەگەر لە قەبارەی دانەکان کێشەی هەبوو ئەگەر لە ڕەنجی دانەکان کێشەی هەبوو ئەگەر لە شێوەی دانەکان کێشەی هەبوو یان لە ڕیزبەندی واتە کەسێک دیت قەباری دانەکانی زۆر ناڕێکە قەبارەکە بە شێوەکە ئەو دانانی پێشەوە کەروێشتیە دانەکانی تر بچووکە ئەوە یەک یان کەسێک کە دێ شێوەی دانەکانی بە شێوەک ناڕێکە یان ناکامە یان شێوەکەی ئافرەتە بەڵام
خانمێکە بەڵام دانەکانی بە شێوەک زاویەکانی بە شێوەک تیژن هەست بەتون تیژی دەکەی لە پێکەینەکەی بەو شێوەی نییە چونکەمە هەتا کە هۆلی ئیسماعیل بۆ چارە خوازان دەکەین زۆر گرنگە لامان ئەو کەسە کە مەسەن خانمێکە یان بە ڕێزێکی نێرە ئەوە زۆر دەور دەبینی یان شێوازی دەموچاوی شێوازی ستایلی ژیانی شێوازی کەسایەتی ئەو کەسە چونکە لە پێش ئەوەی کە چارسەری لە بکەین ویسی باسم کرد پشکنین دۆکیومنتەری فۆتۆیەکان و سکرینکردنی کەسایەتی ئەو کەسە و شێوازی پیشەیی ئەو کەسانە لەوانەیە شوێنەکەی پێویستی بەوەی بی کە هەموو دەم پێویستی بە پێکەنێکی جوان بی و پێویست نەرمونیان بی کەواتە بە شێوەی گشتی قەبارە شێوە ڕەنجی دانەکە و ناڕێژی و ڕزبندیەکە ئەوە وامان لێ دەکە هەر خاڵک لەو خاڵەمان هەبوو ئەمە هۆلی ئیسماعیل بکەین باشە دکتۆر چ کەسێک یاخود چه حاڵەتێکەیە کە ناتوانێت بە هیچ شێوەیەک لە ڕێگەی لەیزەرەوە یاخود لە هەر ڕێگەیەکی ترەوە بێ جوانکاری بۆ پووکی بکات بەڵێ لێزەر چارەسەرێکی نوێیە هیچ خاڵێکی لاوازی نییە هەروەکو بەو بە شێوەیەکی گشتی هیچ چارەسەری پزیشکی لەم جیهانە بەبێ کەم کوڕی نییە هەموو چارەسەری پزیشکەکان قازانج و زیانیشی هەیە بەڵام زیان و قازانجەکە بە شێوەیەکی هەڵسەنگاندن بکرێت بۆ نمونە کەسێک کە چەند دەرمانیش تایبەت دەخوا بە شلکردنەوەی خوێنی لەو ماوەی بەداخەوە بە و لەو ماوەی کە پەتای کۆڕۆنا هەبوو خەڵکێکی زۆر تووشیەوە بوو کە ئەو دەرمانە بەکاربیینی کە خوێنەکەی تووشی زیاتر شلبتەوە تووشی تەسەڵب شەڕایی نەبی ینی لە جاڵتە و لە ئەتاکان دووربی ئەوە شوێی کردکەمە هەموو کاتێککە پێشتن شەرگەریەکان وچی باسم کرد کۆمەڵک پرسیار بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی لێزەر زۆر سەلامەتە و کاریگەریەکانی و ناڕێچەکانی زۆر کەمترە بەڵام بە هەمان شێوە هەم نەشتەرگەریەک بۆ کەسێکی تایبەت دەبێت بەپێی چەند خاڵک یانی لە چوارچێوەی چەند بەمایەکی زانستی ئێمە بڕیار دەدەین باشە دکتۆر کەی کەسەکە دەتوانێت بۆ نمونە کەسێک کە جوانکاری پووکی دەکات لە هەر جۆرە جوانکاریەک بێ پێویستە لە هەندێک جۆر خواردن دوور بکەوێتەوە یاخود زیاتر گرنگی بدا بە هەندێک جۆری خواردن و کەی ددانی وەکو سروشتی خۆی لێ دێتەوە بەڵێ ماسوولکەی دەمێ بێمە سەر پرسیاری کە باسم لێوە کرد لە چ کاتێکدا ئەو کەسی کە نەشتەرگەری جوانکاری ددانی یاخود پووکی دەکات دەتوانێت خۆراکی ئاسایی بخواتەوە وەکو جارانی پێشوو یاخود چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ پووکیدا بکات بەڵێ پووک بە جیاواز لەگەر ماسوولکە دوو شێواز جیاوازن ئەوە بەرچاوڕۆنی ڕێنماییە بە شێوەیەکی گشتی ماسوولکەی لەشی مرۆڤ ئەگەر کاری پێ نەکەی تووشی پووکانەوە دەبێت بەڵام بە پێچەوانەوە ئەگەر پووک خواردنی لەسەر نەخورێت مەسەن زۆر زار ئەو کەسە چارە خواست لە لای ڕاست کێشەی هەیە ئازاری هەیە لای ڕاست بەکارێنانی لە بۆ جوینی خواردن و هاڕنی خواردن لای چەپ بەکاردێنی بین پاشماوە گرێت لای ڕاستی تووشی هەوکردن بوو و هەڵە ئەوساوە واتە بە شێوەیەکی گشتی ئەمە پێویستمان بە خواردنی فایبەری هەیە وەکو سێ و ڕیشاڵیەکان وەکو خیار ئەو خواردنی کە فایبەرینە جۆرێک لە مەساس بۆ پووکەکە بکە واتە هەرچەند خواردنەکە بە شێوازێکی سروشتی ئۆرگانی بی و میوەکان بە شێوەیەکی گشتی فابری و ڕیشاڵی بن وا دەکە پووکەکە کەمتر زیانی پێ بکەوی باشتر خوێن و هاتوچۆی خوێنەناوی باشتر بی وان بە شێوەیەک پێی دەڵێن مەسازێکی پووک واتە ئەگەر کەسەکە لای ڕاستیان لای چەپ ئازاری هەبوو ئەو لای بۆ چەند مانگێک دواکەوت لە چارەسەرکردنێکە و نەیوێرە نانی پێ بخوات پووک لەو شوێنە تووشی هەڵ ئاوسان دەبی واتە پڕە لە خوێن و پڕە لە هەوکردن بۆیە دەکرێت خواردنەکان بە شێوەیەکی گشتی ڕیشاڵی فایبرەکان بۆ پووک زۆر باشە و بە شێوەیەکی گشتیش لە پزیشکیدان خواردنە مەسەن شیرینەکان ئەوانە ڕەت دەکەینەوە دەکرێت ئەگە بشڕێ بە شێوەیەکی کەمتر بەڵام شوشتن بە شێوەیەکی گشتی یەکسەر دوای پاشماوی خواردن نەمێتەوە وەروە بەرچاوڕۆنیش خواردنەوە گازیەکان وا باشترە بە شێوازی دایرێکت کەسەکە وەری نەگری ئەو کرێ بەکارێنانی قەسەبک ئەوە بەسەسە زمانی دەستە سەر خۆرجی چونکە هەموو خواردنەوە گازیەکان ستریک ئەسید و مادەی زۆر بەهێزیان تدایەکەوە دەکەمینەی دانەکە تووشی ڕۆژانبی و زۆر زارشێ تووشی پووکەی تووشی کێشە و ناڕەحەتی دەکات. ئەم باشە دکتۆر هەر لە دوای جوانکارەکە کە بۆ پووک ئەنجام دەدرێت ئێوە ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە جوانکارەکان ئەنجامداوە بۆ خواردنەوەی چی جۆرە ئاوێک هیچ کاریگەریەکیە کەسەکە ئاوی سارد بخواتەوە یاخود ئاوی گەرم بخواتەوە یاخود بۆ نەشتی ترش بخواتەوە و ئاوی لیمە و ئەم بابەتانە هیچ جیاوازیەکە بینێت؟ بەڵێ نا بەر شێوەیەکی گشتی جیاوازی نییە چونکە ئەو کەسە کە چارەسەری ڕەجدانی بۆ کرا ئەگەر هەستیاری هەبوو هەستیارەکەی لە حەدی خۆی دەرچوو
ئەین کەسەکە تەحملی نەکرد هیچی تر ئەوە پێویست چارسێ ڕژدان بۆ دانەکە بکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو ڕیزبەندی سەرەتا پێویستە چارە خواست هەوکردنەکەی کەم بتەوە پاشان دکتۆری پسپۆر پزیشکی پسپۆری دان جوانکاری پوک بۆ کەسەکە بکات پاشان لە قۆناغی سێم اینجا جوانکاری دانی بکات بینی ئەو قۆناغانش پێویستی باڵسانگاندن هەیە واتە بینی هەر وزیتێک هەر سەردانێک بۆ لای پزیشکی پسپۆر لەو سەردانەکەی تر پێویستە باڵسانگاندن بکەیت بۆ نمونە ئەگەر جاری یەکەم هەوکردن لە 10 نوێی وەرگرت زۆر بەرز بوو جاری دوم پێویستە بە هەمان شێوە پشکنین بکرێتەوە بزانین ئایا لە 10 چەندی تر بدەین بۆ هەوکردنە زۆرە یان کەمترە و پێویستە گوێ لە نەخۆش بگیرێ چارەخواست قسەی چارەخواست زۆر گرنگە لە بۆ پزیشکی هەر پزیشکێک و هاڵ پیشەکانیش بە خۆشحاڵیەوە لە کوردستان ینی ئەو ڕەبتە هەیە لە بینی چارەخواز و پزیشکی چارەسەرکرد کە قسەکانی نەخۆش ئێمە وەری دەگرین و بە پشبەستن بەو قسانەوە ئەو پشکنیانی ئەمە ئەنجامی دەدەین اینجا بڕیار دەدەین باشە ئاساییە بۆ منە کەسێک چەند جارێک جوانکاری بۆ پوکی ئەنجام بدات جوانکاری جیاواز ئاسایی هیچ گرفتێک بۆ کەسەکە دروست ناکات بەڵێ نەشتەرگەری پوک زۆر هەستیارە چونکە تۆ ئەگەر شوێنێک کە بەتاڵ بوو یان تووشی دابەزینی پوک بوو لە شوێنێکی تری ناودەمی ئەو کەسە بەشێک لە گۆشت بە شێوەی گرافت واتە بەشێک لێکردنەوە هەڵدەگرت و بە جوانکاری پوک دووبارە لەکاندەوە بۆ شوێنەی زۆر هەستیار دەبی ئەو پوکە ماوەی زۆری دەبێت پێویستی بە ڕێنمایی زۆر تایبەت لێ باشترە کە ئەو کەسە زۆر پابندی بە شوشتن و پاکردنەوەی دانەکانی و چارەسەرکردنی دان یان نەشتەرگەری ددان یان جوانکاری دان ناکاتە ئەوەی کە ئەو کەسە ئیتر تەواو واتە گەرنتی 100 ساڵی لەگەڕە چونکە ئەمە لە هەمووی گرنگتر ئەوەی کە ڕۆژانە بۆ خواردن قسەکردن جگەرە کێشان بەرکەوتن لێکەوتی زۆرە دەم وەکو هیچ ئۆرگانیشتر نییە یعنی هەم خواردنە هەم جگەرە کێشانە مەسن مادەی زیان بەخشە خواردنەوەی گازیە کحولیە ئەوە شوە دەکات بەرکەوتنی کیمیایی هەبی مادەی ناسروشتی هەبی هەم بەرکەوتنی ئەوەی هەبی پاشماوی شیرنی بمنێتەوە بەڵێ پێویستی باڵسانگاندنە و پێویستی بە ڕێنمایی و چارەس ینی ئاگالێبوونێکی زۆر تایبەتە باشە ئەگەر لێرەوە بۆ بینەرانی بخەیتەوە و ئەو ڕێنماییان چیەکە بۆ کەسانێک هەر جۆرە جوانکارێکی پوکیان ئەنجامدا بە پێویستە دوای جوانکارێکە پێڕەوی بکەن بۆ ئەوەی هەم جوانکارەکە کاریگەرێکی بمێنێتەوە وەکو خۆی بمێنێتەوە هەم تووشی گرفتی تریش نەبێت لە پاڵیدا چەند چارەسەرێکە گرنگە مانەوەشی بە شێوازی تەندروستی زۆری گرنگە چونکە ئێمە دەتوانین ئەگەر کەڤەرێک یان ڤنیرێک یان هۆلی سمایلێکمان بەدڵ نەبی دەتوانین بیگۆڕین بەڵام ئەگەر پوکەکەمان لە دەستدا یان ئێسکەکە تووشی هەوکردن بوو ددانەکە تووشی ئەو بوو کە هەڵوەری ناتوانین ئەو هاوکێشەیە دووبارە بکەینەوە واتە کاتێک ئەمە ڤنیر بۆ کەسێک دادنین یان هەر لە هەر کلینیکێکی پزیشکی دان کە جوانکاری دەکرێت پێویستە زۆر گرنگی بە تەندروستی پوکەکە بدرێت چونکە زۆر ئەو کەسانی کە هۆلی سمایل دەکەن پاش 6 مانگ تووشی بۆنی ناخۆشی دەم دەبن تووشی خوێنبەربوون دەبن کە چارەخواز نازانی کێشەکەی لە کوێن دەرا ئەو داوایەوە کە مادەی باش دەرامدرێت کە بریتە لە مادەی لیتیۆم دایسیلیکیت بەڵام ئەگەرە تو بە پاکڕای نەگری و ئەو پوکە تەندروست نەبی بەڵێ هۆلی سمایلەکە بۆن دەکا تووشی لێبوونەوە دەبی تووش ناڕەحەتی دەکە و تووشی سۆربوونەوە دەبی ئەو شوێنە هەو دەکات بۆیە تەندروستی پوکەکە گرنگترە لە ڕووپۆشەکە چونکە ڕووپۆشەکە تاین دووبارەکەینەوە بەڵام ناتاین ڕەگی بابەتەکەیە بەڵێ چونکە ئەو هاوچێشە دووبارە نابتەوە ئەو پوکەکە تووشی زیان و ناڕەحەتی بوو پێویستی بە نەشتەرگەری هەستیار هەیە زۆر زاریشێ ناتوانین لەوانەیە نەشتەرگەری بۆ کەسە بکەین چونکە نەشتەرگەری بە زۆرێک هەستیارە وەکو لەسە بنەمای دڕین کە خۆپارێزیکە باشتر چارەسەرکردن پێش نەشتەرگەریەکە بکەین ڕێنماییەکەی بدەین باشتر ڕاستە دکتۆر سەرۆر قاسم پسپۆری جوانکاری پوک و ددان سپاس بۆی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مابووی لە هەولێرەوە عەزیزی کێشاو گەشتی سەیارە خۆشەویستان دیارە پرۆگرامی ئەمڕۆ